ساڵتانە بینەرانی پایتەخت میدیا لە ناوەندی قەزای سۆرانین ئەمڕۆ کەمپینی ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ خوشک و برایانمان لە ڕۆژ ئاوای کوردستان بە کۆتا هاتووە. ئەمڕۆ لێرە ئەو کۆمەکەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆکراوەتەوە بۆ یارمەتیدانی خوشک و برایانمان لە ڕۆژ ئاوای کوردستان لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانی کە ئەرکی گواستنەوەی هاوکاریەکانی لە ئەستۆ گرتووە واتە لێرە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بە لۆگۆی ئیدارەی سەربەخۆی سۆران کاروانی کۆمەک و هاوکاری بۆ خوشک و برایانمان لە ڕۆژ ئاوای کوردستان لە ئەستۆی کاری گواستنەوەی لە ئەستۆی دەستگای خێرخوازی بارزانیەوەیە. لێرە بارهەڵگرەکان تەواوی ئەو شتومەکانەی کە کۆکراونەتەوە لە ڕۆژانی ڕابردوو لە ڕێگەی ئەو کەمپینانەی کە لە سەنتەری قەزای ناوەندی سۆران و لە سنووری ئیدارەی سۆران بەگشتی و بە هەر شەش قەزاکەوە ئەو کۆمەک و هاوکاریانە بە تەواوی کۆکراونەتەوە. ئەمڕۆ لێرەوە وەکو دەیبینن ئامادەکاریەکان و بە کۆتا دێت و سەرقاڵی پێچانەوەی ئەو کۆمەک و هاوکاریانن کە لەو بابەتانەی کە لە خواردن و پێداویستی و شتومەک و ئەو بابەتانەی تر کە لێرە سەرجەمیان خراونەتە نێو بارهەڵگرەکان و کە ئەو ژمارەی بارهەڵگران لێرە تا ئێستا 6 بارهەڵگرە و ئەوانەی قەزای چۆمانش کە کەمێکی تر ئەگەنە ئێرە نزیکەی هەمویان 11-12 بارهەڵگرێکە بن بە من زانیاری زیاتر لە عەباس ئەمیر بەڕێوەبەری کۆچبەران و قەیرانەکان ڕوبەڕووبوونی قەیرانەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران وەرەگرم مامۆستا عەباس سڵاوی لێبێت ئەگەر پێمان بڵێیت چی کراوە و ئەو بارهەڵگرانی کە لە ئێستاوە ئامادەکراون تەواون ئێستا کە بەڕێ بکەون بۆ ڕۆژ ئاوای کوردستان. بەخێر بن هەروەک بە خۆتان دەبینن ئێستا ئێمە لێرە ئەوڕۆ ئامادەین خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی کاروانی هاوکاریەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران جەماوەری بە حماسی هەر 6 قەزای سۆران و ڕێکمان خستوونەکە بە 11 ترێلە بەڕێبکەوین بۆ شوێنی مەبەست بۆ ئەوەی ئەو هاوکاریانە بگەینە دەستی ئەو خوشک و برانەی کە تووشی زەرەر و زیان و ڕوح و گیان بووینەتەوە لە بە هەموو ناوعێک بۆ قڕکردنی خوشک و برایەمان دەستیان هەڵماڵیوە بۆ بە چەک و بە حاسرەی خۆراکی و پوشاکی و خواردەمەنی لەسەر ئەو خوشک و برانە بۆیە ئێمە هەرچ زۆر بە پەرۆشین زۆر بە پەڵینە لە سارای ئەوەی خەڵکێکە هێشتا زۆر مایە داوا لێمان دەکەێت کە درێژ بکرێتەوە بۆە ئێمە هاوکاریەکانی خۆمان بگەین لەبەر شەختە و بەفر و باران نەیانتوانی وە خۆیان بگەینە سەرەکان. ئەتەنەوە ئەو کۆمەکەی کە ئێستا کۆکراوەتەوە بگەین درێتە ئەوێ لە دوای ئەوە وەکو خۆتەڵی خەڵک داواکە کە درێژ بکرێتەوە دووبارە کۆمەک کۆکرێتەوە. باوەشی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەهاناچوونی ئەو خوشک و برانە هەمیشە کراوەیە ئەو خوشک و برانەی کە یعنی خولیای ئەوان کە هاوکاریە خۆیان بگەینن بەڵێ هەر لەسەر ئەمری جەنابی سەرپەرشتیار کە لە ڕۆژانی ئایندەش ئەگە کەسێک تەبەڕوعێکی هەیە هاوکاریەکی هەیە دەتوانانی بینتە هۆلی بوونەکان لە سۆران دابنێت بە ئەمانەتەوە لێ ئەوانش لە تەمە بۆ شوێنی مەبەستبار دەکرێت. چەند بارهەڵگر لێرە حازری ئێستا وە چەندی ترماوە لە ڕێگا بێت؟ ئێستا 8 بار هەڵگرمان لێرە ئێستا حازرە ئەوەتە لێرە دەبینن لێرەیە ئەوە 3 ترێلەی تریش ئەی چۆمانش ئەوە دەبینن لە پشتمان ئەوانش گەشتە ئێرە هەموو قەزاکان کۆکراوەتەوە هەموو قەزاکان هێشتا ماویەتی قەزای مێرگە سۆر هێشتا ماوە قەزای چۆمانش ئەوە 3 بار هەڵگر گەشتە ئێرە لەگەرمان پێکەوە حرەکەت دەکەین دەچین ئینشاڵڵا بەڕێ دەکەوین پاش کۆنگرەکە بەڕێ دەکەوین دەچین بۆ شوێنی مەبەست. ئەوەی گوێبیستی بوون سەبات بەو کۆکردنەوەی کە لە سنووری ئیدارەی سۆران کۆکراوەتەوە و بڕیاریشە لەگەڵ هاتنی ئەو بارهەڵگرانە کە لە قەزاکانی تری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەگەنە ئێرە کەمێکی تر لە ڕێگەی کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەڕێز هەڵگورد شەخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لێرە ئامارەکانی ئەو کۆکردن و کۆمەکەی کە کۆکراوەتەوە لە ڕۆژانی ڕابردوودا ڕابگەیندێت و بەڕێ بکەون بۆ ڕۆژ ئاوای کوردستان.